بەڵێ دیارە دوای ئەوەی کە ئەم شەو بە بڕیاری فەرماندەی ژوورە ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک کە ڕاگەندراوێکی بڵاو کردەوە داوای لە هێزە ئەمنیەکان کرد کە ڕێکاری بگرنە بەرامبەر ئەو دۆخەی کە لە کەرکووکە هەیە بە تایبەت ئەوەی کە باز لەوە دەکرێت کە ژماری توشبووانی کۆڕۆنا لە کەرکووک لە هەڵکشاندایە ئەمڕۆ بە دیاریکراوی ئەم شەو بە دیاریکراوی کاتژمێر 9 شەو بەدواوە سەرجەم هێزە ئەمنیەکانی کەرکووک بڵاویان پێکراوەوە سەرجەم ئەو بازرگانەی کە هەم بۆ دەرچوون لە کەرکووک ئەم بۆ هاتنە ژوورەوە بۆ ناو کەرکووک داخراون و ڕێگە نادەن هیچ ئۆتۆمبیلێک بێتە ناو کەرکووکەوە وەکو تر هێزە ئەمنیەکانی تر لە ناو شاری کەرکووک بەسەر ئەو بازاڕ و شوێنە گشتیانەیە گەڕاون کە دوکان یاخود مۆڵ یاخود بڵێن کافتریا و نانەواخانە و یاخود بڵێن چێشتخانەکان کراونەتەوە سەرجەم ئەو شوێنانەیان داخستووە ئەمە لە کاتێکدایە کە پێشتر بە دیاریکراوی 2 ڕۆژ پێش ئێستا فەرمانگەی تەندروستی کەرکووک باسی لەوە کردبوو ئەگەر دۆخەکە بەم شێوێ بەردەوام بێت و ژماری توشبوانی کۆڕۆنا بەرز بێتەوە ئەوە پێشنیاری قەدەغی هاتوچۆی گشتگیرەکەن ئەمە لە کاتێکدایە کە هەفتانە تەنها ڕۆژی هەینی و شەمە قەدەغی هاتوچۆ لە کەرکووک هەیە بە دیاریکراویش لە شەوان لە کاتژمێر 8ەوە تاوەکو 5 بەرەبەیانی قەدەغی هاتوچۆ هەیە بەڵام ڕاگەندراوەکەی ژووری ئۆپراسیۆنە هاوبەشەکان یاخود بڵێن فەرماندەی ژووری ئۆپراسیۆنە هاوبەشەکان کە داوای لە سەرجەم هێزە ئەمنیەکان کردبوو ڕێکاری تون لە بەرامبەر ئەم دۆخەدا بگرنە بەر وای کرد کە ئەم شەو تاوی هێزەکان بکەونە حاڵەتی ئامادە باشیەوە بە دیاریکراوی فەرماندەی ژوورە ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک لەسەر ڕاستپاردەی لیژنەی باڵای تەندروستی عێراق ئەو ڕاگەندراوی بڵاو کردبووە کە پێشتر ئەمان هەماهەنگیان هەبووە بۆی کە ڕێکارەکان لە کەرکووک تونتر بکەن و بەرەبەراتی هاتوچۆی کەرکووکیش ئەوە ڕادەگەێنێت کە هەر شۆفێرێک یاخود هەر هاوڵاتیەک کە بە بازگەکاندا تێپەڕ بێت کە پۆلیسی هاتوچۆی لێیە لە ئەگەری جێبەجێنەکردنی ڕێنمایەکان ئەوە سزا دەدرێن. بەڵێ سۆران محەممەد پێم لێرێ نارتی لە کەرکووکە